قەرزی بچووک کە پاڵپشتیەکی دارایی گرنگ بووە بۆ گەنجان لە ئابی 2011 دەستی پێکرد و لە 11 2016 بە پاساوی قەیرانی دارایی ڕاگیرە. لەگەڵ ڕاگررتنی خەرزەکەش وەرگرتنەوەی لە سوودمەندان بەردەوام بووە، بەڵام دیار نییە پارەکان گەڕاونەتەوە کام سندوق و پارەکان بۆچی نەدراوەتەوە بە گەنجانی دیکە. پێشووترا بڕیار درا کە قەرزی بچووک بدرێ بە گەنجان و ماوەیەکی جێبەجێ کرا، بەڵام لە سەروبەندی هاتنی قەیرانی دارایی قەیرانی بەناودارایی کە هەمومان نەزانین چۆنی قەیرانی داراییەکە چۆنی بووە ڕایانگرت، بەڵام وەرگرتنەوەی قەرزە بچووکەکان لە گەنجان هەر بەردەوام بوو. واتەوانی کە قەرزی بچووکیان پێدرا بوو، ئێستا قەرزەکانیان پێدراوەتەوە بە حکومەت بۆ ناو ئەو سندوقی کە تایبەت بە قەرزی گەنجان دانراوە. تەنانەت مانگانە نزیکی ملیارێک دینار قەرزی بچووکە گەڕێتەوە ناو سنووقی قەرزی بچووک، بەڵام دووبارە نەگەڕێنراوە بۆ گەنجان. وەرە ئێستاە سنووقی قەرزی بچووک حەزەکەی بچن بە دوواداچوون بکەن، خاڵیە ئەڵێن هیچی دیانە، نازانین ئایا ئەو پارەی کە قەرزی بچووک پێشتر داویانە و گەنجان هەلێکی کاریان بۆ خۆیان پێڕەخساند و گەڕاندویان تو بۆ حکومەت دووبارە بۆ نایدەنەوە گەنجان، دووبارە بۆ فرسەتە بۆ گەنجان ناڕەخسێنەوە کە قەرزی بچووک وەرگرن و پرۆژەی خۆیانی پێجەبەجێ بکەن. پارەی قەرزی بچووک دەبوو بخرێتە سندوقی تایبەتی خۆی و گەنجانی دیکە دووبارە لێی سوودمەند ببوونایەوە، بەڵام ئەوە نەکراوە. پەرلەمانتارێکی پێشی کوردستان ڕاستیەکان لەسەر داهاتی سندوقەکە و هۆکاری وەستانی ئاشکرا دەکات. لە کوردستانە لە 2011 تا 2014 76 ملیار دینار تەرخان کرا بۆ سندوقی پشتیوانی قەرزی بچووک بۆ گەنجان. لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە 50 ملیار دینار گەڕاوەتەوە بۆ سندوقە کە وتت سندوق یعنی کەس دەستکاری ناکە، یعنی هەر بۆ ئەو مەبەستە بەکارهێنرێ. ئەو 50 ملیار دینارە کەس نازانێت چی لێ هات. لە کاتێکە گەنج لە هەرێمی کوردستانە نە لە کەرتی گشتی دامەزرێ و هەلی کاری دەسەکەوێ، نە لە کەرتی تایبەتیش پشگیری ئەکرێ، نە حکومەتیش قەرزی ئەیاتێ. ئەمە کێشەکەیە. پابەند نەبوون بە یاسا بە دامەزراوەکان، بە دامەزراوی نیشتیمانی، بە ئیحترام نەگرتنی ئیرادەی خەڵکی کوردستان کارەساتی لە دوایە. لە ساتی پێدانی قەرزەکانەوە تاوەکو کۆتایی 2016 زیاتر لە 8,000 کەس بە بڕی 86 ملیار و 650 ملیۆن دینار سوودمەند بوون، بەڵام دیار نییە چارەنووسی ئەو پارانەی گەڕێنراونەتەوە چی لێ هاتووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.